خانووەکەمان بە تەواوەتی بە تەواوی کەلوپەری ناوماڵەوە بە هاوکاری برادرانی کۆمیتەی ئاجیاوا و فەرمانجە ئاسکەرەکان خانووەکەمان تەسلیم کردەوە. بەڵام ئەوەی کە زۆر گرنگە مەبەستمە لێرە ئاماژەی پێ بکەم، دوای ئەوەی کەوا ئەم هەواڵە بڵاو بۆ لە ڕاگەیاندنەکان دەست بەجێ خات و شاناز ئیبراهیم محمەد لیژنەیەکی ڕاستپات کە سەردانی ئەم ماڵە بکەین بۆی هەرچی پێویست بێ بۆیان بکەین. ئەوە بوو کە هاتین بینیمان بە چاوی خۆمان ڕاگەیاندنەکان ئاگادار بوون ئەوەی کە پێمان کرا و بەپێی توانای خۆی توانیمان ئیشەکە بکەین. شەرەفمەندین ئەمڕۆ لێرە لە خزمەت کەسوکاری سەربەرزی شەهیدێکی تری ڕێگای ڕزگاری کوردستان کۆبوونێتەوە کە شەهید شەریف کاک عەلیە کە ماوەیەک پێشتر لە ئێستا شەهید بوو. دەستخۆشی لەدا لە شاناز دەکەم. هاوکاری کردم خانیەکەم پێ تەواو نەدەبوو. ڕۆژانە کرێکاریم دەکرد بلوکم سەفتە دەکرد لە مەعمەل شتی. ڕۆژە بوو 10,000 پەیدا دەکرد، ڕۆژە بوو کەم پەیدا دەکرد، دەست نەدەکەوت، بێ ئیش بووم. ئێستا دەستخۆشی لێ دەکەم لەوێ عەزیەتی کێشا و خانیەکەی بۆ تەواو کردم.